أشياء درزية كان حامل عشش دريلو سكور سبانا فوتا عامل شيء أصلية بابا تاك عامل شيء أرزانة يعني تمشي تصل كشباش ذا يعني هندك تشتري لبازار يعني اللي رانا هي بأخوي استاك لا أرزان جراني هندك استدري يعني زور نفر هاي تيران دري لبازار هرزان ترى زور لبازار هرزان ترى هي لبازار هرزان ترى هي دري بس نازاني أو أصلي ترى أو مشكلة هي أو أصلي ترى لو أنا اشتاق جران تريش بلبازاري بس أو أصلي ترى وش بازارين يا عاوية ومزادة وشركة ومتارة يترى عاوية وش ثانية اشتباش تدا تدا أمريكية وأصلية ومش تدا إسارة تدا بناء ساز تدا كهرباء تدا عاصمة تدا لقمة تدا سبانا يعني همش تدا همش تدا أوين يبري ولا بس أشياء سارع بس أشياء نعمش تدا تبشر التصوير كوا دريل ويل سبانا و أو بازارێکی ساحلێ دەیبینی شتی کۆنەی زۆر تێدایە خاستن شتی سپێت پات ئەو کەسان کە پێشتر بەکاردا لە ماڵان بیناسازیە کارباییاتە ئەلکترۆنیاتە حتا مەسەن ئیتساڵاتیش ئەو ئالتان کە تێک دەچن پێستەمە چاکردنەوە هەیە هەندە سپێت پات لە بازاری نییە کە بیکرد بە تازایی زاتی لەو کۆنمونان بەدەست دەکەویتن یعنی ئەم یەک بخۆم زۆر احتمال بەسەر ئەو پارچە کۆنانە کردێ بۆ چاکردنەوەی پارچە کۆنەکانی تر ئەو یەک ئیسپادەکانی بازاری حتا بیناسازیەکانی زۆر کەستەی لێرە هەرزان بازاری پێدەگوت لە ڕووی نرخۆ زۆر هەزان زۆر فەرقیە تام بێم 140 فەرقی هەیە چونکە مەسەن کۆمپێنسیشی گۆی بیناسازی کە عاتڵ دەبی ئەو کە تێک دەچی ئەو کەرەستەی کە هەیە لە بازار لەوانێ نەبێت بەس لێرە بەدەست دەکەی بە ئاسانی دانەیەک تازە ئەکری پێ چاکەیتەوە بیناسازی زۆر تێدا یەکجار زۆر تێدا هەروە کاربایەتی زۆر تێدایە هەندێک ئەزیەتری هەیە مەسەن وەکو ڕاک و هەندێک ئیتساڵات یعنی تەلەفۆنات و شتانە بەداڵە کۆنە بەداڵەکان ئەوانە زۆر پێویستیان بە پارچەکان هەیە لە چاکردنەوەی پارچەکان کە عاتڵ دەمێستە لە کاردانا گەنجە شاری هەولێر هاتیمە سەرەکی لەو بازاڕی بدەم بەڕاستی شتەکانیان زۆر هەرزانە ئەوەی لە دەرێ هەیە لێرە هەرزانترە یەکەم پرسی شتیان زۆر هەرزانتر بوو لە چاو دوکانەکانی گەڕەکەکان سوپانەوانە هەمووی هەرزانە لێرە قریبە 1000 ناریە بەس حەسەب حەزمە